لەگەڵ گۆرانی بێژەکان تریشا وەڵا لەگەڵ زۆربیان نابینیم خۆشە دانیشت لەگە کاک فاخریش بینیم باشە تقریبا 2 هەفتەیە پێش ئیسە بوو سەردانم کرد خوای گەورە نوێژ و ڕۆژ و تاعەت و دوعا لە هەموو مسلمانان قبول کا ئیشەڵڵا و بێتە مای خێر و بەرەکەت و ڕزقێکی زۆر بۆ هەموو مسلمانان هەتا ڕۆژێک پێش جەژنە و تا کۆتایی ئەم مانگە پیرۆزەی ئیشەڵڵا هەر وەکو ساڵەکان تر ئیشی پاقلەوە و شیری نەمەنی و لە هەنجیرەوە لە زولوبیاوە لە هەموو بابەتەکانەوە تر بە گوێرەی خەڵک حەزی لە چی بێ ئەویان بۆێنم وەڵا ئەوەیە کەسابەتم پێ عیب نییە قەدری ئەو مانگە پیرۆزاگرم گۆرانی ناڵێم گادەشتیشم زۆر هەبووە و ڕەفزیشم کردەوە بۆ جەژنە نەموتووە وەڵی پێم خۆشە ئەگەریش لە ڕوویان نایە کەسابەتکەن هەر لە بەرخاتری ئەو مانگە پیرۆزە باواز لە گۆرانی و لە حەفلە و ئاهەنگ و شتەکان بێن و هەر لە مانگەکەیا بە کەسابەتکەن کەسابەتش ناکەن هەر بە لەو مانگەیە دانیشتن و ئاهەنگ و گادەشت نەکەن لێرەوە ڕێز و سڵاوم بۆ حاجی فێچایی ماچەکەم 3-4 ڕۆژ پێش ئیسە بوو سەردانم کرد و ئاگامان لێکە و بۆ ڕسق و میوەش ئەچم بۆ لای ئەو لەگەڵ گۆرانی بێژەکان تریشا وەڵا لەگەڵ زۆربیان نابینیم خۆشە دانیشت لەگە کاک فاخریش بینیم باشە تقریبا 2 هەفتەیە پێش ئیسە بوو سەردانم کرد